یەکەم بەفری ئەمساڵ باری و سەرەتای سەختی ژیانی ئاوارەکان لە هەرێمی کوردستان دەستی پێکرد لەڕێڕای هەموو ئامادەکارەکانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ باشکردنی دۆخی ئاوارەکان تا ڕوبەڕووی سەرمای زستانی ئەمساڵ ببنەوە بەڵام بەفربارین ژیانی ئاوارەکانی ئەم کەمپەی قورستر کردووە. ئەمن لە شنگال هاتوومە لێرە. وەزئی کەمپەکەتان چۆنە؟ گوزەرانی ئەم کەمپە چۆنە؟ تۆ وەک ئاوارەیەکی نێوە ئەم کەمپە؟ وەلای وەزئی کەمپەکە باش. نەوتان وەرگرتووە؟ ئاری وەلە وەرگرتووە. وەلای 200 لێتر. ئێرە کەمپی ئاشتیە لە شارۆچکەی عەربەتی سەر بە پارێزگای سلێمانی کە بە دووری 20 کیلۆمەتر دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی شاری سلێمانیەوە. ئەوانەی لێرەن ئاواری عەرەب و تورکمان و شەبەک و ئیزیدین و تەرجەمیان بەهۆی شەڕی داعشەوە ئاوارە بوون و دوور لە زێدی خۆیان وەرزی سەرماوسۆڵەی ئەمساڵ بەڕێ دەکەن. هەرچەندە پێداویستە سەرەتایەکانی ژیانیان بۆ دابین کراوە بەڵام کەمی کارەبا و قڕ و چڵپاوی نێو کەمپەکە گرفتی زۆری بۆ دروست کردوون. هەرێکەشمە 200 لتر گاز وەرگرت بەس وەلا ئەو گاز تێرامان ناکە ئەەکەمە و کەهرەبا زۆر خراپە. کەهرەبا ساعت 6 قوتت بێ هەتا 11 شێوێ سبەهی ساعت 8 قوتت بێ هەتا کە چاری ڕۆژێ نایە کەهرەباما هیچ نای. والله گەل بەفربارینە وەدعێمە سەرمایە و تبینی هەموو قڕە. لێرە ژیانی ئاوارەکان لەگەڵ بەفربارین و سەرمادا بەگەرمی بەردەوامە. کەڕەتۆپەڵ و دروستکردنی شێرە بەفرینە ئاواتی منداڵانی ئاوارەی نێو ئەم کەمپەشە. بەرپرسانی کەمپەکەش دەڵێن هەر خێزانە و بڕی 200 لیتر نەوت و سۆپایەک و بەتانی پێویستیان پێدراوە تا لە سەرمای زستان بیان پارێزن. بڕیارە لە مانگی یەکدا ڕێکخراوی UNHCR بەشە دووەمی نەوتیان بۆ دابین بکات. دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە وەرزی سەرما و زستاندا پێداویستە زستانەکانیان بۆ دابین کراوە. ئەتوانین بڵێن کێشەیەکی ئەوتویان نییە ڕاستە ئەمانە ئاوارن خۆتان ئەزانن کە هاوڵاتی لە ژیانی ئاوارەیەدا بوو ناتوانانی لە 100% هەموو پێداویستەکانی بۆ دابین کەی بەڵام بە شێوەیەکی گشتی لە ژیانێکی ئاساییە دەژین. بەپێی ئامارە فەرمیەکان 1,800,000 هاوارە هاتوونەتە هەرێمی کوردستان. لەم کەمپەشدا 1390 خێزان نیشتەجە کراون کە زیاتر لە 7500 کەس دەبن. بابانوێرە ناڕتی کەمپی ئاشتی عەربەت.